هەر کەسێک سێ جار ئەم زیکرە بکە، ئەم دوعایە بخوێنێ، خوای گەورە لێی خۆش ئەبێ ئەگەر لە بەرەکانی جەنگ و جیهادا ڕای کرد بێ. ڕاکردن لە جیهاد یەکێکە لە تاوانە زۆر گەورەکان لە حەدیثە هاتووە، لە قورئانشە باس کراوە. لە جیهادا تۆ ڕابکەیت و پشتەڵ بکەیت، جا ئەگەر لە جیهاد ڕات کرد بێ کە تاوانێکی زۆر گەورەیە، یەکێک لەو تاوانەیە کە ئینسان بە هیلاک دەدا، خوا لێت خۆشە بێت سێ جار ئەم زیکرە بخوێنە، دوایی کە گوێ لە وتارەکە دەگری بە جوانی لەبەریکە. ئەستەغفیر الله الذي لا إله إلا هو الحي القيوم وأتوب إليه. دڵی خوای گیان لێم خۆش بە. شەو ڕۆژ کەم یا زۆر گوناه و تاوان دەکەین، بۆیە پێویستمان بەوەیە زۆر ئەستەغفیر الله بکەین، چونکە ئەستەغفیر الله کردن، تەوبەکردن، گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار هۆکارێکە، سەبەبێکە بۆ ئەوەی کە دڵمان خاوێن بێتەوە لە چڵکی گوناه و تاوان. بەڵام بڵێن ئەستەغفیر الله، نەک ئەستەغفیر الله. ئەستەغفیر الله نییە، ئەستەغفیر الله واتە خوایەکیان داوا دەکەم لە تۆ لێم خۆش بە، داوای لێ خۆشبوون لە تۆ دەکەم. هۆکارێکە بۆ پاکبوونەوەی دڵەکانمان، دڵە ژەنگاویەکانمان، دڵە خائیسەکانمان، دڵە ڕەشەکانمان بۆی خاوێن بێتەوە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم کاتێک کە ئینسانێکی ئیماندار گوناه و تاوان دەکات، بێباوەڕ دڵی ڕەش بۆ کۆتایی پیاتۆ، مەگە خوا هیدایەتی بدە. ئیماندار کاتێک کە گوناهێک دەکات دڵێکی هەیە، دڵێکی گەورەش نییە. ئەم دڵە نقطەیەک خاڵێکی ڕەش لەسەری دروستە بێ. هەموو گوناهێک نقطەیەک خاڵێکی ڕەش لەسەر دڵە بچووکەکەمان دروست دەکات. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ڕێمانی نیشان داوە چۆن دڵەکانمان خاوێن کەین و ئەو نقطە هەر چۆن بە قەڵەم ڕەساسێ بە قەڵەمدارێک شتێکە نووسی دوایی بە سولگیەک بە لاستیکە دەیسڕیتەوە. ئایا ئەم نقطەیە بە چی دەسڕێتەوە؟ نقطەیەکە هی گوناهە، دوو گوناه دوو نقطە، سەد گوناه سەد نقطە، سەد خاڵ. چۆن بیسڕینەوە؟ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر ئەو ئینسانە لەو گوناهەی کە نقطەی لەسەر دڵی دروست کردووە ئەگەر تۆبەی کرد، وازی هێنا لە گوناهە، وەستەغفەرە، داوەشی کرد لە خوا لی خۆش بێت، بڵێ ئەڵێ خوایە لێم خۆش بە تاوانم کرد، سوقی لە قەلب بوو. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم خاڵەکە نامێنێت، ڕەشیەکە لاچێت. ئەی ئەگەر بەردەوام بیت و ئەستەغفیر اللهت نەکرد، بەردەوام نقطە لە دوای نقطەدا ئەنرێت دڵت ڕەش ئەبێت. ئەو کاتە نە ئاەت تەئسیری دەکات، نە حەدیث، نە وتار، نە قورئان، نە هیچ شتێک. جا بۆی ئەگەر پێت خۆشە دڵت پاک بێ، پێویستە بەردەوام بڵێ خوایە لێم خۆش بێ. خواناسان وەک ئێمە نەبوون. خۆ ئەگەر ئێمە وەکو ئەوانشمان پێ نەکرێ، وەکو ئەوانشمان پێ ناکرێ، خۆ دەشتوانین خۆمان بشوبهێنین بەوان، چونکە خۆشوبهاندن بە خواناسان شەرەفە، شەرەفمەندی و ڕێز و حورمەت هەموو کەسێ پێی ناکا. ئیمامی محەممەدی کوڕی مبارەک دەفەرمێت، ئیمامی سەعیدی کوڕی عەبدولعەزیزم بینی، یەکێکە لە پیاوچاکان و ئیمامە گەورەکان، ئەفەرمێ کاتێک کە نوێژێکی لە مزگەوتە بە جەماعەت ئەفەوتا، ئەفەرمێ ئاوا ڕیشی خۆی ئەگرت و ئەگریە، ڕیشی ئەگرت و ئەگریە. ئێمەش ئەو هەموو نوێژە جەماعەتەمان دەڕوات بە خۆمان ناچینەوە، بە خۆماندا ناچینەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ جاری وایە شتێک دێ بێ غافڵیەک، بێ ئاگاییەک دێ بە دڵمدا، بێ ئاگایەک دێ بە دڵمدا، چەند چرکەیەک لە خوا غافڵ دەبم، یەکسەر سەد جا دەڵێم خوای لێم خۆش بێ. دڵ کە پاک بوو ئاوا دەبێت، دڵ کە خاوێن بوو کاتێک کە گوناه بکات یەکسەر تەئسیری لێیەکا، بەڵام کاتێک دڵێک ڕەش بوو بەهۆی خاڵی ڕەشەوە، تۆبەی نەکرد و ئەستەغفیرڵڵای نەکرد، ئەو دڵە هەر بەردەوام گوێی پێ نییە و گوێی بە گوناه و تاوان نییە، چونکە ڕەش بووە، خوا مۆری ناوە بەسەر دڵەکەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صەحیحدا دەفەرمێ هەر کەسێک سێ جار ئەم زیکرە بکە،
ئەم دوعایە بخوێنێ خوای گەورە لێی خۆش ئەبێ ئەگەر لە بەرەکانی جەنگ و جیهادا ڕای کرد بێ. ڕاکردن لە جیهاد یەکێکە لە تاوانە زۆر گەورەکان لە حەدیثە هاتووە، لە قورئانشە باس کراوە. لە جیهادا تۆ ڕابکەیت و پشتەڵکەیت. جا ئەگەر لە جیهاد ڕات کرد بێ کە تاوانێکی زۆر گەورەیە، یەکێک لەو تاوانەیە کە ئینسان بە هیلاک دەدا، خوا لێت خۆشە بێت 3 جار ئەم زیکرە بخوێنە، دوایی کە گوێ لە وتارەکە دەگری بە جوانی لەبەریکە. ئەستەغفیر الله الذي لا إله إلا هو الحي القيوم وأتوب إليه. دڵی خوای گیان لێم خۆش بە، خوای من داوای لێ خۆشبوون لە تۆ دەکەم. 3 جار ئەمە بڵێ خوا لێت خۆشە بێ، بۆیە بەردەوام ئینشاڵڵا ئەم زیکرەت لەبیر نەچێ، بۆی دڵەکەت خاوێن بێتەوە. ئەستەغفیر الله کردن، داواکردنی لێ خۆشبوون لە خوای گەورە هۆکارێکە بۆی کە لە ڕۆژی قیامەتا دڵخۆش بیت. بەپێی ئەستەغفیر اللهکەت، بەپێی ژمارەی ئەستەغفیر اللهکەت زیاتر دڵخۆش دەبی. هەتا زیاتر ئەستەغفیر اللهت کردبێ زیاتر دڵخۆشە بیت. یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕۆژێکدا بەلایانی کەمەوە 100 جا دەڵێ خوای لێم خۆش بە. مام حەدیث ئەڵێم گوناحم نییە، چیم کردووە؟ هیچت نەکردووە. آخر بەهۆی ئەو قسەی خوا خاتە ناو دۆزەخەوە. بۆ گوناح بەس قەتڵ، بەس پیا کوشتن گوناحە، بەس دزی گوناحە، شەو ڕۆژ خەریکی گوناح و تاوانی. وەڵی هیچم نەکردووە، من چیمەیە؟ بڵێ کەفارەتی گوناح بێ پێی ناخۆشە. ئەرە وەڵا هەتا سەرت نقمە بێ گوناح و تاوانە. ئیتر تۆ هەبڵێ گوناحم نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوە دەڵێ خوای لێم خۆش بە، تۆ پێت عەیبە بڵێ خوای لێم خۆش بە، چونکە زۆر خۆت بە مهم دەزانی. ئەوە شەیتانە مامۆستاکەت، بۆی دەڵێ گوناح و تاوانم نییە. ئەگەر ئینسانێک لە دین تێبگا خۆی بە زۆر بە مجریم و تاوانبار دەزانێت، بەس ئینسانێکە لە دین تێ نەگەیشت دەڵێ گوناحم نییە، چیم کردووە؟ ئەوە بێئاگایی تۆیە لە دین، تەقوای تۆ نییە، بێتەقوای تۆیە کە تۆڵی گوناح و تاوانم نییە، چیم کردووە؟ ئەگەر پێت خۆشە دڵخۆش بی، نامەی کردەوەکانت لە ڕۆژی قیامەتا دڵخۆشت کە، زۆر بڵێ ئەستەغفیر الله، خوایە لێم خۆش بە، خوای داوا ئەکەم لێت لێم خۆش بە.